بزوتنەوەی گۆڕان بە دوای چارەسەری کێشەکاندا خولانەوە لە یەک بازنەدا. لە دوای شکستی بزوتنەوەی گۆڕان لە هەڵبژاردنە پێشوەختەکەی پەرلەمانی عێراق بزوتنەوەکە کەوتە خۆی و لە ژێر فشاری هەڵسوڕا و لە ئەنگرانیدا ناچار بە زنجیرەیە کۆبوونەوەی بەردەوام بوو کە سەرنجام ڕێکخەر و ئەندامانی خانەی ڕاپەڕاندن دەستیان لە کار کێشایەوە و وا بڵاو کرایەوە کە بزوتنەوەکە چەند هەنگاوێکی تر لە دوای ئەو هەنگاوە دەنێت بە مەبەستی ئاشکردنەوەی جەماوەرەکەی و ڕێخستنەوەی ئۆرگانەکانی و پێداچوونەوە بەکارەکانیدا. بزوتنەوەی گۆڕان و ئەگەری کشانەوە لە حکوومەت لە پاش دەست لە کارکێشانەوەی خانەی ڕاپەڕاندن هەواڵی ئەوە بڵاو بووە کە بزوتنەوەکە لە هەوڵی ئەوەدایە تیمی حکومی خۆی لە حکوومەتی هەرێم و ئەنجومەنە خۆجەیەکان بکشێنێتەوە و با تەواوی لە دەسەڵات دوور بکەوێتەوە. ئەم هەواڵە دوو بۆچوونی دژ بەیەکی لە نێو بزوتنەوەکەدا دروست کردو بە پێی زانیاریەکانی شارپرێس دوو بەرەی دژ بەیەک ماوەی زیاتر لە 10 ڕۆژە بە گەرمی گفتوگۆی ئەو بژاردێ دەکەن و تا ئێستا نەگەیشتونەتە هیچ ئەنجامێک. بەرەیەک پێی وایە کشانەوە لە حکوومەت و ئەنجومەنی پارێزگاکان و ڕادەستکردنەوەی سەرجەم پۆستەکان هیچ لە دۆخی بزوتنەوەکە ناگۆڕێت و بزوتنەوەکە لە شوێنێکی ترەوە بریندارە و ئەو کشانەوەیە هیچ لە برینەکەی ساڕێژ ناکات جگە لە دوورکەوتنەوەیان لە گۆڕەپانی سیاسی حکمڕانی هەرێم کە بەوتەی ئەو بەرەیە لێکەوتەکانی خراپترە بن و بزوتنەوەکە دەخاتە دەرەوەی بازنەی هەموو هاوکێشەکان. بەرەی دژ بەم بۆچوونە پێی وایە بەشێکی گەورە لە شکستی بزوتنەوەکە بەهۆی چوونە دەسەڵات و وەرگرتنی ئەو پلە و پۆستانەوە بووە کە بزوتنەوەکە وەریگرتون و بەشێکی کاراکتەرەکانی بزوتنەوەکەش نەیانتوانیوە پۆست و پێگەکانیان لە خزمەتکردنی خەڵک بەکاربێنن. ئەوان پێیان وایە دەنگدەران و لایەنگرانی بزوتنەوەی گۆڕان ئەو هەستەیان لەلا دروست بووە کە بەرپرسانی باڵای بزوتنەوەکە لە خەمی بەدەستێنانی پۆست و پێگەدان و بە دوای خۆشگوزەرانی خۆیان و کەسە نزیکەکانیاندان. بۆیە دەکرێت بەم کشانەوەیە ئەو هەستە لای دەنگدەرانی بزوتنەوەکە بڕەوێتەوە و وا پیشان بدرێت کە ئەوەی لای ئەوان گرنگە جەماوەری بزوتنەوەکەیە نەک پلە و پۆست و پێگە. شارپرێس لە سەرچاوەیەکی باڵای ناو بزوتنەوەکەوە ئەوەی زانیوە کە خەمی گەورەی بەرپرسانی بزوتنەوەکە لە ئەگەری بڕیاری کشانەوەی تیمی حکومی بزوتنەوەکەدا ئەوەیە کە ژمارەیەک لە وەزیری و بەڕێوەبەرانی گشتی و بەرپرسانی بزوتنەوەکە لە حکومەت نەکشێنەوە و ئەمان سیناریۆی ڕێباز حەملان دووبارە بکەنەوە کە لەگەڵ تیمەکەیدا نەکشایەوە و وەک وەزیری سربەخۆ لە کابینەی هەژمایەوە و دواتر پارتی بوونی ڕاگەیان. ئەو سەرچاوەی شارپرێس ئەوەشی نەشاردەوە کە بۆ ئەو مەبەستە بزوتنەوەکە گفتوگۆی لەگەڵ بەشێک لە بەرپرسانی تیمی حکومی بزوتنەوەکە کردووە و بەشێکی زۆریان لەگەڵ کشانەوە نەبوون و ئەوەش ترسەکەی زیاتر کردووە لای بەرپرسانی گردی زەرگەتە. کێ بزوتنەوەی گۆڕان ڕێک دەخاتەوە لە دوای دەست لە کارکێشانەوەی خانەی ڕاپەڕاندن و دوورکەوتنەوەیان لە ناوەندی بڕیاری بزوتنەوەکە هەردوو جواتی نیشتیمانی و گشتی بزوتنەوەکە لە ژمارەیە کۆبوونەوەی بەردەوامدان و گفتوگۆی چڕ لەبارەی چارەنووسی بزوتنەوەکە و ڕێگەچارەی دەربازبوون لەو دۆخە بەڕێوە دەچێت. بەڵام بەوتەی بەرپرسێکی باڵای بزوتنەوەکە کۆبوونەوەکان تا ئێستا بێ ئەنجام بوون و هەمووان لە یەک بازنەی داخراودا دەخولێنەوە و هیچ ئەنجامێکی پێویست تا ئێستا دیار نییە. شارپرێس زانیوێتی با مەبەستی ڕێخستنەوەی بزوتنەوەکە چەند هەوڵێکە بوون و تا ئێستا هیچ کامیان بەرهەمدار نەبووە. بنمونە هەر لە سەرەتاوە بڕیاردرا لیژنەیەکی چەند کەسی بۆ بەڕێوەبردنی بزوتنەوەکە دروست بکرێت و باز لە هەندێک ناویش کرا کە ئەندامی لیژنەکە بن بەڵام نەگەیشتونەتە ئەنجام بۆ دروستکردنی ئەو لیژنەیە و دوای ئەوە هەوڵێکی تر هەبووە بەشێک لە هەڵسوڕا و کادرەکانی بزوتنەوەکە کە پێشتر وازیان هێناوە و لە بزوتنەوەکە دوور کەوتونەتەوە بانگ بکرێنەوە و لیژنەیەکی هاوبەش لە بەشێک لەو هەڵسوڕاوە زویر بوانە و بەشێکی لە هەڵسوڕاوانی ئێستا دروست بکرێت و بزوتنەوەکە بۆ ماوەی 6 مانگ بدرێتە دەستی ئەوان بەڵام جارێکی تر ئەو هەوڵەش ئەنجامی نەبوو. لە چەند ڕۆژی ڕابردوودا کوڕانی نەوشیروان مستەفا و بەشێک لە بەرپرسانی بزوتنەوەکە پەیوەندیان کردووە بە عوسمانی حاجی مەحموود یەکێک لە دامەزرێنەران و سەرکردە دیارەکانی بزوتنەوەکەوە کە ساڵانێکە دوورکەوتۆتەوە بۆ ئەوەی بزوتنەوەکە ڕادەستی بکرێت و ببێتە کەسی یەکەمی بزوتنەوەی گۆڕان و ئەرکی ڕێخستنەوەی لە ئەستۆ بگرێت. بەڵام ناوبراو ئامادەی ئەو ئەرکە نەبوو و پێی وابووە پێکاتەی ئێستای بزوتنەوەکە زۆر جیاوازە لەو پێکاتەیەی کە پێشتر هەیبووە و ئەو نایەوێت دەست بۆ بابەتێک ببات کە دەزانێت هەڵسوڕاوان و گروپ
گروپەکانی نێو گۆڕان و دەرەوەی گۆڕان هێندە دوور و دژبەیەکن کۆکردنەوەی ئەو هەموو ئاراستەیە ئاسان نابێت و کاتێکی زۆری پرۆسەی ڕێخستنەوەکە بەو بابەتەوە دەڕوات کە ئەویش نایەوێت بچێتە کارێکەوە کە شکست بێنێت. ئێستا بزوتنەوەی گۆڕان لە فەراغێکی حەقیقی بڕیاردان و سەرکردایەتی کردندایە و ڕۆژ بە ڕۆژ ئەو هیوایانەش دوور دەکەونەوە کە هەڵسوڕا و هەوادارانی بزوتنەوەکە چاویان خست بۆ سەر و هیوایان پێڵچنی بوو بۆ هەرچی زووتر ڕێخستنەوەی بزوتنەوەکەیان. ڕۆژانە کۆبوونەوەکان لە گردەکەی زەرگەتە بەردەوامن بەڵام تا ئێستا بێبەرهەمن و بزوتنەوەی گۆڕانیش لە چاوەڕوانی بڕیارێکی یەکلاکەرەوەدایە بۆ هەستانەوە و ڕێخستنەوەی ئۆرگانەکانی و دەرباسکردنی ئەو دۆخەی تێیکەوتووە. بزوتنەوەی گۆڕان بە دوای چارەسەری کێشەکاندا خولانەوە لە یەک بازنەدا. لە دوای شکستی بزوتنەوەی گۆڕان لە هەڵبژاردنە پێشوەختەکەی پەرلەمانی عێراق بزوتنەوەکە کەوتە خۆی و لە ژێر فشاری هەڵسوڕا و لایەنگرانیدا ناچار بە زنجیرەیە کۆبوونەوەی بەردەوام بوو کە سەرنجام ڕێکخەر و ئەندامانی خانەی ڕاپەڕاندن دەستیان لە کار کێشایەوە و وا بڵاو کرایەوە کە بزوتنەوەکە چەند هەنگاوێکی تر لە دوای ئەو هەنگاوە دەنێت بە مەبەستی ئاشکردنەوەی جەماوەرەکەی و ڕێخستنەوەی ئۆرگانەکانی و پێداچوونەوە بەکارەکانیدا. بزوتنەوەی گۆڕان و ئەگەری کشانەوە لە حکوومەت لە پاش دەست لە کارکێشانەوەی خانەی ڕاپەڕاندن هەواڵی ئەوە بڵاو بووە کە بزوتنەوەکە لە هەوڵی ئەوەدایە تیمی حکومی خۆی لە حکوومەتی هەرێم و ئەنجومەنە خۆجەیەکان بکشێنێتەوە و با تەواوی لە دەسەڵات دوور بکەوێتەوە. ئەم هەواڵە دوو بۆچوونی دژبەیەکی لە نێو بزوتنەوەکەدا دروست کردو بە پێی زانیاریەکانی شارپرێس دوو بەرەی دژبەیەک ماوەی زیاتر لە 10 ڕۆژە بە گەرمی گفتوگۆی ئەو بژاردێ دەکەن و تا ئێستا نەگەیشتونەتە هیچ ئەنجامێک. بەرەیەک پێی وایە کشانەوە لە حکوومەت و ئەنجومەنی پارێزگاکان و ڕادەستکردنەوەی سەرجەم پۆستەکان هیچ لە دۆخی بزوتنەوەکە ناگۆڕێت و بزوتنەوەکە لە شوێنێکی ترەوە بریندارە و ئەو کشانەوەیە هیچ لە برینەکەی ساڕێژ ناکات جگە لە دوورکەوتنەوەیان لە گۆڕەپانی سیاسی حکمڕانی هەرێم کە بەوتەی ئەو بەرەیە لێکەوتەکانی خراپترە بن و بزوتنەوەکە دەخاتە دەرەوەی بازنەی هەموو هاوکێشەکان. بەرەی دژ بەم بۆچوونە پێی وایە بەشێکی گەورە لە شکستی بزوتنەوەکە بەهۆی چوونە دەسەڵات و وەرگرتنی ئەو پلە و پۆستانەوە بووە کە بزوتنەوەکە وەریگرتون و بەشێکی کاراکتەرەکانی بزوتنەوەکەش نەیانتوانیوە پۆست و پێگەکانیان لە خزمەتکردنی خەڵک بەکاربێنن. ئەوان پێیان وایە دەنگدەران و لایەنگرانی بزوتنەوەی گۆڕان ئەو هەستەیان لەلا دروست بووە کە بەرپرسانی باڵای بزوتنەوەکە لە خەمی بەدەستێنانی پۆست و پێگەدان و بە دوای خۆشگوزەرانی خۆیان و کەسە نزیکەکانیاندان. بۆیە دەکرێت بەم کشانەوەیە ئەو هەستە لای دەنگدەرانی بزوتنەوەکە بڕەوێتەوە وا پیشان بدرێت کە ئەوەی لای ئەوان گرنگە جەماوەری بزوتنەوەکەیە نەک پلە و پۆست و پێگە. شارپرێس لە سەرچاوەیەکی باڵای ناو بزوتنەوەکەوە ئەوەی زانیوە کە خەمی گەورەی بەرپرسانی بزوتنەوەکە لە ئەگەری بڕیاری کشانەوەی تیمی حکومی بزوتنەوەکەدا ئەوەیە کە ژمارەیەک لە وەزیر و بەڕێوەبەرانی گشتی و بەرپرسانی بزوتنەوەکە لە حکومەت نەکشێنەوە و ئەمان سیناریۆی ڕێباز حەملان دووبارە بکەنەوە کە لەگەڵ تیمەکەیدا نەکشایەوە و وەک وەزیری سربەخۆ لە کابینەی هەژمایەوە و دواتر پارتیبوونی ڕاگەیان. ئەو سەرچاوەی شارپرێس ئەوەشی نەشاردەوە کە بۆ ئەو مەبەستە بزوتنەوەکە گفتوگۆی لەگەڵ بەشێک لە بەرپرسانی تیمی حکومی بزوتنەوەکە کردووە و بەشێکی زۆریان لەگەڵ کشانەوە نەبوون و ئەوەش ترسەکەی زیاتر کردووە لای بەرپرسانی گردی زەرگەتە.
کێ بزوتنەوەی گۆڕان ڕێک دەخاتەوە لە دوای دەست لە کارکێشانەوەی خانەی ڕاپەڕاندن و دوورکەوتنەوەیان لە ناوەندی بڕیاری بزوتنەوەکە هەردوو جواتی نیشتیمانی و گشتی بزوتنەوەکە لە ژمارەیە کۆبوونەوەی بەردەوامدان و گفتوگۆی چڕ لەبارەی چارەنووسی بزوتنەوەکە و ڕێگەچارەی دەربازبوون لەو دۆخە بەڕێوە دەچێت بەڵام بەوتەی بەرپرسێکی باڵای بزوتنەوەکە کۆبوونەوەکان تا ئێستا بێ ئەنجام بوون و هەمووان لە یەک بازنەی داخراودا دەخولێنەوە و هیچ ئەنجامێکی پێویست تا ئێستا دیار نییە شارپرێس زانیوێتی با مەبەستی ڕێخستنەوەی بزوتنەوەکە چەند هەوڵێکە بوون و تا ئێستا هیچ کامیان بەرهەمدار نەبووە بە نمونە هەر لە سەرەتاوە بڕیاردرا لیژنەیەکی چەند کەسی بۆ بەڕێوەبردنی بزوتنەوەکە دروست بکرێت و باز لە هەندێک ناویش کرا کە ئەندامی لیژنەکە بن بەڵام نەگەیشتونەتە ئەنجام بۆ دروستکردنی ئەو لیژنەیە و دوای ئەوە هەوڵێکی تر هەبووە بەشێک لە هەڵسوڕا و کادرەکانی بزوتنەوەکە کە پێشتر وازیان هێناوە و لە بزوتنەوەکە دوور کەوتونەتەوە بانگ بکرێنەوە و لیژنەیەکی هاوبەش لە بەشێک لەو هەڵسوڕاوە زویر بووانە و بەشێکی لە هەڵسوڕاوانی ئێستا دروست بکرێت و بزوتنەوەکە بۆ ماوەی 6 مانگ بدرێتە دەستی ئەوان بەڵام جارێکی تر ئەو هەوڵەش ئەنجامی نەبوو لە چەند ڕۆژی ڕابردوودا کوڕانی نەوشیروان مستەفا و بەشێک لە بەرپرسانی بزوتنەوەکە پەیوەندیان کردووە بە عوسمانی حاجی مەحموود یەکێک لە دامەزرێنەران و سەرکردە دیارەکانی بزوتنەوەکەوە کە ساڵانێکە دوورکەوتۆتەوە بۆ ئەوەی بزوتنەوەکە ڕادەستی بکرێت و ببێتە کەسی یەکەمی بزوتنەوەی گۆڕان و ئەرکی ڕێخستنەوەی لە ئەستۆ بگرێت بەڵام ناوبراو ئامادەی ئەو ئەرکە نەبوو پێی وابووە پێکاتەی ئێستای بزوتنەوەکە زۆر جیاوازە لەو پێکاتەیەی کە پێشتر هەیبووە و ئەو نایەوێت دەست بۆ بابەتێک ببات کە دەزانێت هەڵسوڕاوان و گروپەکانی نێو گۆڕان و دەرەوەی گۆڕان هێندە دوور و دژبەیەکن کۆکردنەوەی ئەو هەموو ئاراستەیە ئاسان نابێت و کاتێکی زۆری پرۆسەی ڕێخستنەوەکە بەو بابەتەوە دەڕوات کە ئەویش نایەوێت بچێتە کارێکەوە کە شکست بێنێت ئێستا بزوتنەوەی گۆڕان لە فەراغێکی حەقیقی بڕیاردان و سەرکردایەتی کردندایە و ڕۆژ بە ڕۆژ ئەو هیوایانەش دوور دەکەونەوە کە هەڵسوڕا و هەوادارانی بزوتنەوەکە چاویان خست بۆ سەر و هیوایان پێڵچنی بوو بۆ هەرچی زووتر ڕێخستنەوەی بزوتنەوەکەیان ڕۆژانە کۆبوونەوەکان لە گردەکەی زەرگەتە بەردەوامن بەڵام تا ئێستا بێبەرهەمن و بزوتنەوەی گۆڕانیش لە چاوەڕوانی بڕیارێکی یەکلاکەرەوەدایە بۆ هەستانەوە و ڕێخستنەوەی ئۆرگانەکانی و دەرباسکردنی ئەو دۆخەی تێی کەوتووە.